نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. سادەی وەک چۆن خاژەتی زەلیلی نییە، خۆ بە زلزانی ژوێقار و شکۆمەندی نییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام خاچێتەکەشی بە ئەندازە و هاوسەنگێکی ڕەها بووە. بەڵێ ئەم سیفەتەشی وەمان لێ دەکا پڕ بەدڵ بڵێین محەممەد ڕەسوول الله. بۆ نمونە دادوەر دەبێت لە دادگادا کەسێکی جددی بێت. ئەم جددی بوونە ژوێقار و سەنگینیە، بەڵام ئەگەر لە ماڵەوە هەمان مامەڵە لەگەڵ منداڵەکانی دابکات ئەو کات دەبێتە فیز و خۆ بەزلزانی، چونکە دەبێت مرۆڤ لە ماڵی خۆیدا وەک هەر ئەندامێکی تری خێزانەکەی هەڵسوکەوت بکات. هەر یەکە لەمانە دەستوری قورئانین و باشترین جێبەجێکاریشیان پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەوانەش کە لە دوای خۆی پەیڕەوی لە هەمان دەستور دەکەن، ئەوە جگە لە گوێڕایاڵی و جێپێ هەڵگرتنی ئەو هیچی نوێیان ئەنجام نەداوە. هەر یەک لە ئێمە دەتوانێت ئەو لە هەموو کەس بە گەورەتر بزانێت، کەچی ئەو خۆی دەفەرموێت هیچ کەس ناتوانێت بە کردداری خۆی بچێتە بەهەشت. هاوڵان دەپرسن تەنانەت تۆیژەی پێغەمبەری خوا؟ ئەویش لە وەڵامدا دەفەرموێت بەڵێ تەنانەت منیش، مەگەر خوای گەورە بە ڕەحمی خۆی بمگرێتەوە. بەڵێ ئەوەندە مرۆڤێکی سروشتی بوو کە ئەم قسەیە بکات خۆی بە تاکێکی ناو کۆمەڵ و بەشێک لە خەڵک دەزانی. هەڵسوکەوتەکانیشی لەژێر ڕۆشنایی ئەم تێڕوانینەدا داڕشت بوو. ڕۆژێکیان حەزرەتی عومەر هات بۆ خزمەتی و داوای مۆڵەتی لێکرد تا بڕوات بۆ عەمرە. بەڵێ تەنانەت بۆ عەمرەش مۆڵەتی لێوەردەگیرە. ئاخر چونکە هاوڵان کەسانێکی ڕێسا پارێز بوون، لە هەموو کاروبار و کێشەیەکیاندا خێرا خۆیان دەگەیاندە خزمەتی و ئەرزی حاڵی خۆیان دەبردە لای. ئەو کەسەی چیژەکەی وادەی هاوسەرگیری بەهاتایە دەهاتە خزمەتی و دەیوت ئەی پێغەمبەری خوا کچێکم هەیە، گەر کەسێک هەیە و دەتانەوێت کچەکەم هاوسەرگیری لەگەڵدا بکات ئەوە ئەمر بفەرمون. یەکێکی تر گەر بیویستایە باخ و بێستانەکەی وەقف بکات لە پێشدا دەهاتە حەزوری و ئەرزی حاڵی خۆی لای پێغەمبەری خوا دەکرد. ئەوانەش دەیانویست بچنە ئێتیکافەوە یاخود بەنیازی گەشت بوون، هەمیشە دەهاتنە خزمەتی و مۆڵەتیان لێ دەخواست. دەیوایستا حەزرەتی عومەریش هاتووە و داوای مۆڵەت دەکات بۆ عەمرە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەک داواکاری نەجێڕایەوە، بەڵکو شتێکی واشی لێ داوا کرد کە حەزرەتی عومەری خستە ژێر کاریگەریەکەوە تا کۆتایی ژیانیشی هەر جۆش و خرۆشی پێدەبەخشی. ئەوە بوو پێی فەرموو یا ئوخەی ئەشرکنا فی دوعائیک ولا تەنسانا. برالە لە دوعاکانتدا ئێمەش بەشدار بکە و لە بیرمان مەکە. لە ساڵانی دواتردا حەزرەتی عومەر سەبارەت بەو ڕۆژە دەیوت ئەگەر ئەو ڕۆژە هەموو دنیاهی من بووە ئەوەندە دڵخۆش نەدەبوو. خاچێتەکەی و ڕەهەندی بەندایەتەکەی ئەو خاچی بوون و خۆ بەکەم گرتنەی لەودا هەبوو جارێکی تر ئەو دڵ و دەروونانەی فەتح دەکردەوە کە پێشتر فەتحی کردبوون. ئیتر ئەویش لە سای ئەم فەتحانەدا دەستی ئومەتەکەی دەگرت و لە ڕێی چەندین حەلەزۆنی نورانیەوە بەرەو لووتکەکانی جیهانی ڕۆح بەرزی دەکردنەوە. ئەوە تا حەزرەتی عومەر هەر بە یەکەم هەنگاوی ئەو مەودایی بڕی کە دەبوایە بیبڕیایە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیویست بەرەو سەروتر و سەروتر بەرزیان بکاتەوە. هەرواشی کرد. ئەوە بوو لە کۆمەڵگەیەکی دەشتەچیەوە کۆمەڵێکی مامۆستا و ڕابەری هێنایەکایەوە. هاودەم لەگەڵ بەرزکردنەوەیان بەرەو لووتکەکان خۆیشی بەستونی لە بەرزبوونەوەدا بوو، کەچی تاکە شتێک ڕاستەوانە لەگەڵ ئەم قۆناغ بڕیەدا زیادی کردبێ خاچێتی و بێفیزیەکەی بوو. هەرچی ئەو ڕوەشە کە بەسەر نەفسیدا دەیڕوانی تەرژی بوو بەو هەستەی کە خۆی بە بەندەیەک لە بەندەکانی خوا ببینێ. سەرچاوە باوەڕپێکراوەکانی فەرمودە دەجێڕنەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام لەگەڵ جوبرائیل دانیشتە بوو گفتوگۆی دەکرد. دەبێت چەند ڕۆژ تێپەڕی بێت و پارویەکی بۆ دەمی نەبرد بێت. جوبرائیل ڕازگۆترین دۆستی بوو. لە ڕیوایەتێکی لاوەزدا هاتووە کە بە پێغەمبەری خوای گوتووە لە دوای تۆ تەنها چەند جارێک دادەبەزمە سەرزەوی، چونکە دنیایەک حەزرەتی محەممەدی تیانە بێ بۆ جوبرائیلیش پڕیەتی لە ئازاری جودایی. بۆ ئێمە شەروایە ئەوە تا ساڵەهایە بە ئازاری جوداییەوە دەتلێینەوە. ئەوجا حاڵی خۆی بۆ حەزرەتی جوبرائیل باس کرد. چەندین ڕۆژە دەمم بۆ هیچ نەبردووە. لە ناکاو دەنگێک بیسترا کە لە دەنجی هەورە گرمە دەچوو. فریشتەیەک بوو دابەزی. لە ڕیوایەتەکەی تەبەرانیدا دەڵێت کە ئەو فریشتەیە ئیسرافیل عەلەیهی سەلام بووە.
جوبرائیل بە سەروەرمان ڕادەگەیەنێ کە ئەو فریشتەیە یەکەمین جارێتی دادەبەزێتە سەرزەوی. فریشتەکە سەلامی خوای گەورەی هێنابوو. خوای باڵادەست جەلە وەعەلا دەیپرسی: دەتەوێت ببیت بە پێغەمبەرێکی پاشا یاخود پێغەمبەرێکی بەندە؟ پێغەمبەری خوار سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە ئاست ئەم داوایەدا کە لە خوای گەورەوە پێی گەیشت بوو بەسەر سوورمانەوە تەماشای جوبرائیل دەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا ئاستێکی دیاریکرا وانەی معریفەتی لە جوبرائیلەوە وەردەگرت. تەنانەت لە میعراجدا سەرسامی ئەو پایەی نزیکیە بوو کە جوبرائیل لە بەرامبەر خوای گەورەدا هەیبوو. بە بۆنەیەکیشەوە باز لەمە دەکات. بەڵێ، ناسینی خوای گەورە بۆ ئەندازەیە کە فریشتەیەکی وەک حەزرەتی جوبرائیل دەیناسی کارێکی مەحاڵە. جوبرائیل ئاماژە بۆ سەروەرمان دەکات و دەفەرمێت: تەواضع لربک یا محەممەد، ئەی پێغەمبەری خوا، بەرامبەر خوای خۆت خاچێتی بنوێنە. ئەی مەگەر خوای گەورە لەسەر زمانی قورئانەوە فەرمانی خاچی بوون بە پێغەمبەرەکەی نادات و نافەرمێت: واخفض جناحك لمن اتبعك من المؤمنين. هەتا دەتوانیت باڵی خاچی بوونت نەوی بکە بۆ ئەو باوەڕدارانەی شوێنت کەوتوون، جگە لە چەندین ئاەتی تر کە ئاماژە بۆ هەمان ناوەڕۆک دەکەن. پێغەمبەری خوش داوای هەمان شتی کرد: بەل عەبدەن ڕەسوولەن، بەڵکو دەمەوێت ببمە پێغەمبەرێکی بەندە. جاکاتێک ئەو بەندایەتی هەڵبژات، خوای گەورەش عەزە وەجەلە بەندایەتیەکەی بۆ کردە تاجی سەر. ئەوە تا لە زۆر شوێندا قورئان هەر بە بەندایەتیەکەی باسی لێوە دەکات. وەختێکیش موسڵمانان شایەتمانی دەهێنن، شایەتی دەدەن کە ئەو بەندە و پێغەمبەری خوایە. بەڵێ وایە، ئەو لە پێشدا بەندەی خوایە، پاشان پێغەمبەرێتی. بەندایەتی لە پێش پێغەمبەرایەتیەوەیە. لەوانەیە هەر کەسە و بەندەی یەکێک بێت و کۆت و بەندایەتی ئەو کەسەی لە گەردنی دابێت. حەزرەتی محەممەدیش عەلەیهی سەڵاتی وەسەلام لە سەرەتا و کۆتاییدا هەر بەندە و کۆیلەی خوای باڵادەست بووە. لە هیچ سەردەم و لە هیچ قۆناغێکی ژیانیدا ملی بۆ کەس نەوی نەکردووە و لە حزوری کەسیشدا نەچەماوەتەوە. بەندایەتی لە تایبەتمەندیە بنەڕەتیەکانی ئەوە. ئەو بەندەیە خوای باڵادەست لە قورئانی پیرۆزدا بەندایەتیەکەی پێشچاو دەخات و دەفەرمێت: وأنه لما قام عبد الله يدعوه كادوا يكونون عليه لبدا. جا کاتێک بەندەی خوا هەڵسا بۆ ئەنجامدانی پەرستش یان بانگەوازی بەرنامەی خوا، جنۆکەکان لە پێناو بینینی پەرستشەکەیدا وا لە دەوری کۆبووبوونەوە ئەوەندەی نەمابوو بچن بەناو یەکدا. جا ئەو گەلە کۆمەیەی دەوری پێغەمبەری خوا چه بدرێتە پاڵ جنۆکەکان، چه بدرێتە پاڵ بێباوەڕانی مەککە، جیاوازیەکی ئەو تۆی نییە. چونکە ئەوەی لێرەدا بۆ ئێمە گرینگە ئەوەیە کە سەروەرمان لە قورئانی پیرۆزدا بەناونیشانی بنەڕەتیەکەی ناوبراوە کە ئەویش عەبدوڵڵایە. هەروەها لەو ئاەتەشدا کە باز لەوە دەکا قورئان گوفتاری خودایە و بانکێشتی ئەو کەسانە دەکات بۆ بەرهەڵستیکردن کە لەم بابەتەدا گومانیان هەیە، دیسانەوە پێغەمبەری سەروەرمان بە بەندە ناوی هێنداوە. وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين. فإن لم تفعلوا ولن تفعلوا فاتقوا النار التي وقودها الناس والحجارة أعدت للكافرين. جا ئەگەر ئێوە لە دوو دڵیدان و گومانتان لەم قورئانە پیرۆزە هەیە کە دامان بەزاندووە بۆ بەندەی خۆمان حەزرەتی محەممەد، ئەوە ئێوەش سوورەتێکی هاوشێوەی ئەوە بهێنن. بۆ ئەگەر ڕاز دەکەن ئەوانەش بانگ بکەن بۆ یارمەتیتان کە جگە لە خوا متمانەتان پێیانە. بۆ ئەگەر پێشتان نەکرا کە هەرگیز پێتان ناکرێت، ئەوە باوەڕ بهێنن و خۆتان بپارێزن لەو ئاگری کە سوتەمەنیەکەی خەڵک و بەردە و بۆ بێباوەڕان و نکۆڵیکاران ئامادەکراوە. لە جێگەیەکی تردا کاتێک قورئانی پیرۆز لە ڕوانگەی ئەو خاڵەوە باسی دەکات کە زۆرترین بەرزبوونەوەی تێدا تۆمار کردووە، ئاماژە بۆ بەندایەتیەکەی دەکات و دەفەرموێت:
سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. باکو بێگەردی و ستایش بۆ ئەو زاتەی کە شەوڕەوی کرد بە بەندەی خۆی حەزرەتی محەممەد بە بەشێکی کەمی شەودا لە مزگەوتی حرامەوە لە مەککەی پیرۆز بۆ مزگەوتی ئاقسا لە بەیت المقەدەس کە دەوروبەریمان پیرۆز و پڕبەرەکەت کردووە تا هەندێک نیشانە و بەڵگەی دەسەڵات و توانای خۆمانی پیشان بدەین. بەڕاستی ئەو زاتە بیسەر و بینایە. ڕووداوی گەمارۆ بە دواشی داوەفاتی حەزرەتی خەدیجە و ئەبوو تاڵیب وەک بڵێ سەروەرمانی لەناو خەڵکیدا بێ پشت و پەناو پارێزەر هێشتەوە. کاتێک هۆکارەکان هەموو بەجارێک لە کار کەوتن و گشت ستوونەکانی پشگیری یەکە بە یەکە داڕمان و چڵێک نەمایەوە بۆ خۆراگیرکردن، خوای مسەبەب لە ئەسباب سازێنەری هۆکارەکان کە هەموو هۆکارەکان لە دەستی ئەودان لە بورجی ئەحەدیەتدا بە کەماڵی ڕەحمەتەوە تەجەلای کرد. هەروەک گەورە بیرمەندی چاخەکەمان دەڵێت لە نێو نووری تەوحیددا نهێنی ئەحەدیەتی پیشاندرا. اینجا بۆ ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاستەوخۆ و پەروەرێن و خاوەن و بەدیهێنەرەکەی ببینێت بانکێشتی ئەو دیوی ئاسمانەکان کرا، لەوێژ وەک شەرەفمەندترین میوان پێشوازی لێکرا. لێرەدا ئامانجی سەرەکیمان باسکردنی میعراج نییە، بۆیە ناچمە ناو ئەو باسەوە. ئەوەندە هەیە کە بۆ ڕاکێشانی سەرنجی جەنابتان بەلای خاڵێکدا ناچار بووم لە دەرگای ئەم باسە بدەم. ئەو خاڵەش ئەمەیە: خوای گەورە سوبحانە و تەعالە بە مەبەستی باسکردنی موعجیزەیەکی ئاوا گرنگ سەروەرمان بە هیچ کام لەو ناوانەی کە لە قورئان و ئینجیل و تەورات داهاتوون باس ناکات، واتە بە محەممەد و ئەحمەد و ئەحید ناوی ناهێنێت، بەڵکو باز لە بەندایەتیەکەی دەکات و پێی دەفەرموێت عەبدە و وەک بڵێ کاتێک سەروەرمان دەڵێت من بووم بە بەندە، خوای باڵادەستیش پێی دەفەرموێ مادام تۆ بوویتە بەندە ئەوان منیش بەندایەتیم کردە بەرزترین بە هاوپایە و لەسەر زەویدا بەندایەتی بە گەورەترین بە هاوپایە قبول دەکەم. لەبەر ئەوە لە هەر شوێنێکدا بمەوێ باز لە نرخ و بەهات بکەم، ئەوە لەو شوێنەدا باز لە بەندایەتیەکەت دەکەم. هەم بە جۆرێکی وا باسی دەکەم هەموو مسلمانێک لە شایەتمانیەکەیدا بەر لەوەی شایەتی لەسەر پێغەمبەرایەتیەکەت بدات شایەتی لەسەر بەندایەتیەکەت بدات و هەموو لایەکی دنیا بەسەدای ئەم شایەتیەیان بێتە لەرزە. بەڵێ سەرانسەری دنیا پڕ بەدەم بەندایەتیەکەت دووپات دەکاتەوە.